بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. سلام و میهرەبانی خواتان لێبێ عزیزان و خۆشەویستان لە هەر جێگایەکەن. لەو پەڕی خۆشحاڵەیە کە خی گەورە دەرفەتی داین لە ئەڵقەشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست بگەینەوە. خوازارین کە ئێوەی بەڕێز تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن بۆی بتوانین بێکەوە کەڵک بێ بگەین و لەسەر ئەمووشانەوە کە بتوانین ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین. عزیزان، خی گەورە ڕوو دەکاتە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم پێ فەرمێ يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر، یان يا أيها المزمل تا کۆتایی. ئێمە باسمان لە باسی هیممەت بەرزیە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا کە ئێمە لە قەیران و بێتاقەتێکی زۆر داین. ژیانمان پڕێتی لە سەرمەسەری هەم غەم، نەخۆشی، ناخۆشی، کێشە، گرفت، مەعاناتێکی یەکجار زۆر ئیمڕۆ کات دەورەی ئێمەی گەلی کوردی داوە، جیهان بەگشتی گەلی کوردستانیش بە تایبەتی. ئێمەمان وەکو موسڵمان دەبێ هیممەتمان بەرز بێ، دڵمان بە خوددا و بە نیعمەت و ڕەحمەتەکانی خوددا خۆش بێ و هەروەها گوریسی لە دنیا ڕانەخین، هەموو غەممان بریتی نەبێ لە دنیا، ئیش بکەین بۆ دوا ڕۆژ تەوەکول و پشت و پەنامان تەنها بەخوا بێ. بەو هەموو غەم و کێشە مشکلانەی لە ژیانی ڕۆژانەدا دەهێنە پێشمان لە خواوی بزانین، شکرانەی خودای لەسەر بکەین و سەبر و تەعاملمان هەبێ، هیممەتمان هەبێ. چۆن عرب کە دەڵێ هیممەت الرجالی تەقلع الجبال، هیممەتمان بەرز بێ بۆی بتوانین بەسەر کۆسپ و تەگەرەکان زاڵ بین. دەمانێت دەردەشێ ئەو باسە بکەین لە خزمەتی مامۆستاشی بەڕێز لە قەزای شەقڵاوە، ڕێزدار جەنابی مامۆستا ڕەمەزان بالیسانی، پێشنێژ و تارخوێنی مزگەوتی شێخ محەیەدین لە بالیسان. ئێمە بەناوی خۆمان و بەناوی ئێوەی عەزیز و خۆشەویستیشەوە بە خێراتێکی زۆر گەرمی زەرەی مامۆستا دەکەین. مامۆستاجان سەلامت لێبێ بەخێری خۆ. زۆر سوپاستانەکەین، ئێوەش بەخێر بێن سەرچاوە. خۆلت ڕازبی. مامۆستاجان لە پێشەشیە باسی ئەوەم کرد کە ئێمە لە قەیرانێکی قوڵ داین لە هەموو بارەکان، بۆیە پێویست دەکات لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ ئێمە هیممەتمان بەرزکەین، کۆڵ نەدەین، چۆک نەدەین بۆ نەفس و بۆ شەیتان، تووشی لەزمە و غەڵەتی گەورەمان نەکەن، تا ئیستیقاممان هەبێ بگەینەوە بە لای خی گەورە بە ڕووسوری و سەربەرزی. جا دەمەوێت سەرەتا پێناسەی ئەوەم بۆ بکەی ئاخۆ هیممەت بەرزی چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لباش حمد و سنا و سپاس بۆ خوای پەروەردیگار و هەروەها سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشحاڵین و بەخێر بن. سپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە کە بتوانین لەو چەند دقیقەیە کە لە خزمەت ئێوە بینەران داین بتوانین تیشک بخەینە سەر بابەتێکی گرنگ و مهم و چارە نووساز، ئەوەی کە لە مقدمەکە جەنابەت فەرمووت بابەتێکی گرنگ و مهمە، بابەتێکی ضرورە بە تایبەت لە ئێستای زروفی ئێمەی میلەتی کورد. ئەگەر لە هەندێک کات و حالەتدا پێویست بوو بێ، ئێستا پێویستتر و ئێستا ضرورترە. بۆیە بەڕاستی ئێمە تەماشا ئەکەین زانایان تعریفی جیاوازیان هەیە بۆ بابەتی علو الهیمە، یان ئەوەی کە بە کوردی ئەڵێن هیممەت بەرزی، ورە بەرزی. بەڵام یەکێک لەو تعریفانە کە فەرمێ ئەن یەطلب من كل أمر أعلاه، یان خروج النفس إلى غاية الكمال، ئەوەیە کە ئینسان بەشتی بچووک ڕازی نابێ، تەنها ئەوێتن کۆتاییەکە ببینی، تەنها ئەوێت ترۆپکەکە ببینی، تەنها ئەوێت چڵەپۆپەکە ببینی، لەوە نەبێ زیاتر پێی ڕازی نابێ. ئەوە یعنی بە کورتی وەکو باس ئەکرێتن بابەتی ورە بەرزی کە ئینسان بەشتی کەم ڕازی نابێ، قەنەعەتی بە شتێکی کەم نایەتن، تەنها ئەو ئامانجەی کە لە ژیانی خۆ دای ڕشتووە تاوەکو نەگاتە ئەو ئامانجە قەناعەتی نایەتن. هەرچەندە هیممەت بەرزی ئەگەر کردەیەکی قەلبی بێ، بەڵام لە هەموو هەنگاوێکی ژیانی خۆمان پێویستمان بە هیممەت بەرزیە. بەڵێ گرنگی هەوڵ و هیممەت بەرزی لە چیدایە بۆ دەبێ ئێمە ورەمان بەرز بێ؟ گرنگی هیممەت بەرزی دیارە ئێمە ئەگەر پێش باس ئەوەی گرنگی هیممەت بەرزی بکەین، باسی واقعی ژیانی سەرزەوی بکەین یا باسی خەڵقیەتی ئینسان. دیارە ئێمە ئینسان دروستکراوێکی خوای پەروەردیگارین، دروستکراوێکین کە خوای پەروەردیگار ئینسانی زۆر بە گەورە دروست کردووە.
بەڵام لەبەر ئەو هەوراز و نشێوانەی ژیانی ئینسان زۆر جار ئەبینی تووشی مەلەل ئەبێ، تووشی بێتاقەت ئەبێ، تووشی هەوراز و نشێو ئەبێ و هەروەها ژیانی دنیاش ئەبینین بە یەک ئاراستە و بە یەک جەمسەردا ناڕوە. ئەبینین ئێمە حاڵەتی هەموو ئینسانێک لە دوو جەمسەر بەدەر نییە، یا حاڵەتێکی تەبیعیە وەکو ژیانێکی ئاسایی خەڵک ئەیکا، یا حاڵەتی دووەممان ئەوەیە کە ئەبینین قەیران و کێشە و مەشاکیل و دەردەسەری و نەهامەتی ئەوەی کە ئێستا ئێمە بەشێکی تێیداین وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. جا بۆیە بەڕاستی ئێمەی موسڵمان یان ئێمەی مرۆڤ بەگشتی یعنی لە هەر حاڵەتە و دەبێ عیلاجێکی تایبەتی خۆمان پێبی. یعنی لەو حاڵەتە ئاساییەی ژیان ئەگەر تۆ بەورە و بە عەزم و جەزم بێ ناکرێت لە کاتی قەیراندا سست و لاواز و دەستەوەستان بی. دەبێ بەڵکو لەو کاتە زیاتر بە گوڕوتین بێ، زیاتر لەوە عیلاجت باشتر بێ، دەبێت لەوە زیاتر هیمەتکەی تاوەکو بەڕاستی ئەو فەراغ و قەیرانانە بتوانین پڕیان کەینەوە. ئەو ورە بەرزێک کە هەرچێک ئێمە دەبێ هەمان بێ خی گەورە کە ئێمەی دروست کردووە ئەو کێشە و مەعانەت و گرفتانەشی کردوتە سنەتی حیات. یعنی ئێمە زۆر لەوە بەرزترین کە دەبێ بەرگەی هەموو تاڵی سوێرێک بگرین وایە؟ بەتەکید بەڵێ بەتەکید ژیان یعنی پێم وایە مامۆستا ژیان بەو قەیرانانەش تا ڕادێک یعنی بە هەندێک لە مەشاکلەکان خۆشە. یعنی ژیان ئەگەر لەسەر یەک ئاراستە و لەسەر یەک ڕتم بڕۆیشت بە لەوانە ئینسان تامی لە خۆشیەکان نەکردبە، مەلەل دەیگرت، تووشی بێتاقەتی ئەبوو. ئێمە ئەگەر بێ و یعنی سرنجەکی وردی قورئان بدەین تەماشاکەین قورئانی پیرۆز لە زەمەنی 23 ساڵ بەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلمدا نازیل بوو. 13 ساڵیان لە مەکە، 10 ساڵیشیان لە شاری مەدینە. 13 ساڵی شاری مەکەی پیرۆز هیچ ئەحکامێکی تێدا واجب نەبوو، لە غەیری ساڵی کۆتایی 13مین ساڵ کە نوێژی تێدا فەرز کرا. لەبەر ئەوەی ئەیویست ئینسان دروستکە، یعنی لە مودەی ئەو 13 ساڵە تەنها ئەیویست ئینسانێکی خاوەن ورەی، خاوەن ئیرادە، ئینسانێکی بە عەزم و جەزم دروستکە. ئەو جا بیەوێتن بەرنامەیەکی کامڵی بداتە بەردەست. چونکە ئینسانەکان ئەگەر لە ڕووی نەفسیەوە لە ڕووی ڕۆحیەوە ئامادە نەبن لەوانەیە ئینسانەکە نەتوانی بەرنامەکەی وەکو پێویست جێبەجێ بکە. بۆیە ئەبینین هەموو ئەو بابەتانەی کە لە شاری مەکە باسکران، ئەو ئاەتانێک کە دابازینە سەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆرینەیان باسی دروستکردنی عەقیدەی ئینسان، شخصیەتی ئینسان، ورەبەرزی ئینسان ئەکەن. ئەو جا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە هیجرەتی کرد لە بۆ شاری مەدینە ئەو جا خوای پەروەردیگار ئەحکامەکانی بۆ نازیل کرد. ئەگەنا لە شاری مەکە تەماشا ئەکەین تەنها نوێژ ئەگەرنا ڕۆژی، حەج، جیهاد، حیجاب یەکێک لەو بابەتانە واجب نەکرا. بێ هیوایی بۆ نمونە بێ ئومێدی ورە داڕمان لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین یعنی بێ هیوایی و ئەوەی کە ئەڵێن لە چیەوە سەرچاوە ئەگرێ دیارە زۆر جاران ئەبینین دوو هۆکاری زۆر ڕئیسی هەیە. یەکێکیان زاتیە لە زاتی ئینسانەکە، ئینسانی لە خودی خۆیدا بێورەیە، بێهیممەتە. یعنی ئینسانی وایە ماشەڵڵا خەڵقیەتەکەی وایە کە هیمەتێکی وای نییە، عەزم و جەزمێکی بە قووەتی نییە. بەڵام زۆر جاریش بەشی دووەم ئەوەیە قەیرانەکان و کێشەکان وە لە ئینسان ئەکا کە تووشی مەلەل و بێتاقەتی بی. بەڵام ئێمەی موسڵمان ئەبینین کۆمەڵە سیفاتێکی گشتی هەیە کەوا لە ئینسان ئەکا بێتاقەت بێ، یان ورەی بەرز نەبێ، یان بەڕاستی بڵێن ئینسانێکی سارد و سست بێتن. یەکێک لەوانە هەدەفێکی دیاریکراوت نەبێ لە ژیان، یعنی ئامانجێکی وضوحت نەبێ کە هاتیە سەرزەوی بۆچی هاتیە سەرزەوی. ئێمە دەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین بەڕاستی، بڵێن خوای پەروەردگار ئێمە هێناوەتە سەرزەوی، ئێمە بۆچی هاتوین؟ ئایا هەدەفمان چییە؟ ئایا ئامانجمان چییە؟ ئایا بوونی ئێمە لە سەرزەوی چ پێویستیەکە؟ بۆیە بەڕاستی ئەوانە وا لە ئینسانەکە ئەگەر تۆ هاتیە سەرزەوی و هەدەفێکت بۆ خۆت دیاری کرد، ئەو کاتە لە پێناو بەدیهێنانی ئەو هەدەفە تێ ئەکۆشی، هەوڵ ئەدەی. یعنی کاری ئەوڕۆ ناخەیە سبەی، ئی سبەی ناخەیە دوو سبەی. بۆیە یەکەم خاڵ بۆ ئەوەی کە ئێمە ئەبینین زۆر جاران بێورەی بەرۆکمان پێ ئەگرێ لەوەیە کە هەدەفێکی وضوحمان نییە، ئێمە نازانین بۆچی هاتووین. یاک گەنجێک ئێستا لی بپرسە بڵێ بۆچی هاتووی ئەو ژیانە، ئەتەوێت چی بکەی؟ لەوانەیە پرسیارێکی زۆر سادە، ئەمەوێ کە منداڵە گەورە ئەبی گەنج ئەبی دوایە ژن بێنم خوێندن تەواو بکەم، هەدەفەکەی تەنها ئەوەندەی لەوەندە کورتی ئەکاتەوە.
بۆ بەڕاستی ئەمە هەدەفی زۆر گەورەترمان هەیە ئەو جا یەکێکی دیکە لە هەدەفەکان ئەوەیە تەسویف یعنی کاری ئەوڕۆ نەیەخیە سبەی نەیەخیە دووسبەی ئەبڵێ دەی چ مشکیلەیە دوای ئیشەکە ئەەکەم دوایی کارەکە جێبەجێ ئەەکەم سبەی دووسبەی سێزبەی ئەوانەوا لە ئینسان ئەکا کە بەڕاستی ورەی بێتە خوارێ بەڵکو ئەو کارێک کە ئەو ڕۆبۆت ڕێک ئەکەوی 1 سعاتی با بەسەردا تێنەپەڕی لەبەرەوەی ئەو لەبەرەوەی لەوانێ بەیانی نەتوانی ئەو دەرفەتت بۆ نەڕەخسێ لەوانەیە ئەو ئیشەی کە ئەو ڕۆبۆت هاتەوتە پێش لەوانەیە بەیانی لە دەستت بچی بۆیە بەڕاستی خاڵ زۆرن ئێمەکە باسییان کەین ئەوێ زۆر جارە بینین گەنج یان هەر یەکێک لە ئێمەی موسڵمان بەشتی لاوەچیەوە خەریچین ینی هەدەف و ئامانجە گەورەکەمان لەبیر چووە ینی شتێکی تەرفیهی ژیانێکی دنیایی ینی وەڵاهی عەجیبە زۆر جار گەنجێک ئەبینی بە شتێکی زۆر سادە خۆی سەرقاڵ کردووە یان حتا زۆر جار لە ناو دیندارەکان ئێمە ئەبینین دینی پیرۆزی ئیسلام لە خەتەڕەیەکی زۆر گەورەدایە یعنی لە هەموو لایەکەوە دەمیان تێناوە ئێمەش بەشتی لاوەچیەوە ئەڵێ ئەرێ دەستنوێژ لە خێزان ئەشێتن ئەڵێ بچێ سەر قەبران فاتیحە بخوێنیان نا ئەرێ سەڵاوەت لەسەر پێغەمبەر لێ بدەی یان نا صلی الله علیه وسلم لەگەڵەوەی کوفر و ئیلحاد و بێباوەڕیەتی خەڵکە بەڕاستی دەستمان بەسەردا ئەگرێ بۆی ئێمە بەشتی لاوەچیەوە خۆمان خەریک نەکەین ئەمڕۆ بۆ منە هێندێک قەیران یەخەمان دەگرێ بەڵێ چۆن بتوانین مەسەلەن بەرگەی ئەو قەیرانە نەبگرین بۆ منە نەخۆشی لە ئارادایە ئاخۆ کەسێک کە نەخۆشکەت ورەی بەرز بێ و دابڕخێ یانەوەتە کەسێکە موچەی نابێ یانەوەتە لە ڕووی مادیەوە کەم دەرامەت دەبێ تەوەکولی لەسەر خوددا نامێنێ بێتاقەت و بێورە دەبێت چۆک دەدا ئەوی کە شەیتانش لەگەڵی دەخوێنێ یەک جاری بێهیوا بێئومێد دەبی لە ژیان دەبێت ئاوا بینێ مامۆستا لە زۆر حاڵەتدا ئێمەی موسڵمان یعنی هەندێک چەمچی ئاینی یان هەندێک دەستەواژەی ئاینی وەکو بڵێ بەغەڵەت وەرمان گرتووە ئێمە زۆر جار بابەتێک دێتە پێشمان ئەڵێ دەی تەوەکەلت عەلی الله بەتەمای خوای گەورە لێی گەڕێ دە ئیشاءالله خوای گەورە چاچی ئەکا یعنی ئەو چەمک و قسانە بەڕاستی لە جێی خۆی تەواوە بەڵام لە هەموو کاتێک بەکاریان بینی غەڵەتە ئێمە ئەگەر تەوەکول زۆر جار نەیکەینێت تەواکل یعنی تەوەکول جودایە لەگەر تەوەکول ئەوەیە کە ئینسان کارێک ئەکا بە جوانی ئیشەکانی خۆی ڕێک و پێک ئەنجام ئەدا ئەو جا ئەڵێ تەوەکەلت عەلی الله والنەسڕ من الله کارەکەی خۆ ئەلحیقو ثم تەوەکەل عەلی الله حوشترەکەی ئەبەستیتەوە ئەو جا تەوەکل لەسەر خوای پەروەردیگار ئەبەستی بەڵام تۆ لە ماڵەوە دانیشی بەبێ هیمەتکردن بڵێ دەی تەوەکەلت عەلی الله ئینشاءالله خوای گەورە ڕزقم ئەدا لە ماڵێ دانیشی دەی خوای گەورە ڕوحمم پێ ئەکا ئەوە پێ ئەگوتێتن تەواکل یعنی کابرا هیچ جوهد و هیمەتێک نەکا لە ماڵەوە دابنیشی و بەبێ ئەوەی ئامانج و هەدەفێکی هەبی ئەوە تەوەکولی پێ ناگوتێتن بەڵکو ئەوە بەڕاستی تەمبەڵی پێ ئەگوتێتن جا لەو حالەتەدا ئێمە بەڕاستی پێویستە ئەو چەمکانە ڕاستکەینەوە ئێمەی موسڵمان لە سەرمانە ینی دەست بە ئەسبابەکانەوە بگرین هەوڵی خۆمان بدەین هیمەتی خۆمان بکەین ئەو جا بڵێن تەوەکەلت عەلی الله تەوەکولمان لەسەر خوای پەروەردیگارە و حەقە تەوەکولیش هاوەکو حەزرەتی ئیبراهیم کاتێک هیمەتی ئەوە ئەکا ینی کاک جەوهر ئەمە زۆر جار بەڕاستی نمونەی زۆر جوان و زیندومان هەیە لە دینی پیرۆزی ئیسلام حەزرەتی ئیبراهیم تاقە شخصێکە ئەوێتن لە ناو یەک مجتەمع گۆڕانکاری دروستکە کاتێک خەڵکەکەی ئەچنە دەرەوەی شار و سەفرە و سیاحەت ئەکەن ئەچی بوتەکانیان ئەشتێنی تەنها یەک کەس گۆڕانکاریەک دروست ئەکا ڕاستە پێغەمبەری خوا بووە بەڵام وەکو ئێمە ئینسانێک بووە دوایی کاتێک دێن و منجەنیقەکەی بۆ دروستەکەن و هەڵی ئەدەنە ناو ئاگرەکە کاتێک حەزرەتی جوبرائیل دێتن پرسیاری لێ ئەکا ئەفەرمێ ئەلەکە حاجەتون ئایا پێویستیت بە من هەیە حەزرەتی جوبرائیل ئەفەرمێ ئەمما ئیلەیکە فەلا و ئەمما ئیلە الله فەنەعەم بۆ لای تۆ هیچ احتیاجیەکم نییە بەڵام پێویستم بە خوای پەروەردیگارە یعنی ئەوە تەوەکولە بەڕاستی لەسەر خوای پەروەردیگار و دوایی ئەوەش هیمەت بەرزی ئەو پیاوانەیە کە ئێمە پێویست دەکاتن چاویان لێ بکەین چەندە پێویست دەکات ئێمە سەبر بگرین سەر بەڵام موسیبەتانی دێهێنە پێشێ سەبر گرتنی ئینسان یەکێکە لە عیلاجەکان و لە چارەسەرەکان بەڵام سەبرگرتن و ئارامگرتنیش ئەندازەیەکی خۆی هەیە ینی محلێکی خۆی هەیە تۆ ناکرێ هەر قەزیەک بەسەرت دابرێ بڵێ سەبر بگرە هەر مەشاکلێک بەسەرماندادێ بڵێن دەی ئەو جارەی ناجارێکی دیکە سەبر بگرین سەبر ئەگرین هیمەت ئەەکەین ئەو جا سەبریش ئەگرین ئەوەی کە لەخواوە بێ لەسەری سابرین بڵێ بەڵام ئەگەر بتوانین بەدەست بە زبان بیگۆڕین دەبێ هیمەتکەین بەتەکید پرسیارەکە زۆر جوانە ئەوەی کە لە لای خوای پەروەردیگارەوە دێ
لەبەرەوەی ئێمە تەکلیفێکی وەکو بڵین مالای و تاقی ئێمە ناتوانین بەرەنگاری بینەوە لە خوای دەزانین و پێی ڕازین بەڵام ئەوەی لە عەبدەکانەوە بێ ئێمە یەکەم جار هەوڵی چارەسەرکردنی ئەدەین جهدی خۆمان بەکاردێنین و تەوەکولیشمان لەسەر خوای پەروەردیگارە و ئارامیشی لەسەر ئەگرین. بەڵێ بابینە خزمەتی قورآنی پیرۆز ئەخۆ هیمەت بەرزی لە قورآنە یان لە فەرمایشەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم چۆن باس کراوە؟ ئێمە ئەگەر بێ و باسی هیمەت بەرزی لە قورآن کەین بەڕاستی ئوستاز یعنی هیمەت بەرزی لە قورآن یعنی وەکو بڵێن ناوەڕۆک و کاکڵەی دینی پیرۆزی ئیسلامە. بەڵێ ئاەتەکانی قورآن زۆر باسی هیمەت بەرزی ئەکەن بەڵام ئێمە پێش ئەوەی باسی هیمەت بەرزی لە قورآن کەین ئەتوانین باسی هۆکار و سەبەبی دابەزینی قورآن کەین. ئایا قورآن بۆچی دابەزی؟ ئێمە هەمومان ئەزانین کە قورآن لە ناو مجتەمەعێک و لە ناو کۆمەلگایەک دابەزی کە کۆمەلگایەکە بەڕاستی داتەپی بوو کۆمەلگایەک بوو کە خەڵکەکان و ئینسانەکانی ورەیان دابەزی بوو تەسمیلی واقعەکە بوون یعنی خەڵکەکەت ئەبینی هەمووی داڕوخا و بێهێز و بێتاقەت و ئەوەی کە کەورەبی تێیان دانەما بوو بۆیە خوای پەروەردیگار قورآنی دابەزان تاوەکو دووبارە ئینسانیەت لە ناو ناخی ئینسانەکان زیندوو بکاتەوە تاوەکو ئینسانیەتی ینی بەرگێکی دیکەیان بەبەردا بکاتەوە. ئەگەر نا ئێمە تەماشای قورآنی پیرۆزکەین خوای پەروەردیگار لە دەیان ئاەتدا باسی ئەوەمان بۆ ئەکە ئەفەرمێ سابیقو فەعمەلو وەستەبیقو ئەوانەی کە باسەکە پێش بڕچێ بکەن محاوەڵە بکەن هەوڵ دەن تێ بکۆشن. خوای پەروەردیگار وەکو جەنابەت فەرمووت یا ئەیوهە المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر ئەی محەممەد ئەوە چی خۆت داپۆشی و هەستە لە خەو ڕاپەڕا ئەو پەیامەی کە پێت گەیشتووە بە ئینسانەکان بگەێنە ئەوە بەڕاستی لەگەڵ ئێمەی مسلمانیەتی بەڕێزانم ئەوە لەگەڵ ئێمە ئینسانیەتی کە خۆماتکردن و خۆ بێدەنکردن و خۆ کزۆڵەکردن ئەوە پیشەی مسلمانێک نییە. مسلمان دەبێ بەڕاستی بە هیممەت بێ مسلمان دەبێ ئەو کاتێک کە قەیرانەکان زیاتر بەسترت دادێ لەو کاتە زیاتر هەوڵ دەی چونکە ئەو قەیرانانە زۆر جار ئینسان بە ئاگادێنی زۆر جار قەیرانەکان پێویستن بۆ ژیانی ئینسان یعنی ئێمە هەڵنەرێ قەیرانێک هات بەڵایە نەخێر زۆر جار قەیران بە ئاگات دینی ئێمە بینین زۆر جار شوێنێکی جەستە ئینسان ژانێک ئەکا ئەوە ئاگادارێکت ئەکاتەوە کە خەلەلە و خەتەرەیەک لەسەر ئەو شوێنەتدا هەیە گورچیلە ئینسانە بینین ژانێک ئەکا ئەگەر بێت و ئەو ژانە نەبوو بالەوانەیە گورچیلەکەمان تا دەوەستی ئاگادار نابین بۆیە بەڕاستی هەندێک لە قەیرانەکان و کێشەکان ئاگاداریەکی زۆر باشە بۆ ئێمەی مسلمان جەرزەیەکانی زندومان دەکاتەوە بەڵێ زندومان دەکاتەوە زۆر جار لە واقعەکان ینی خەڵکەکەشمان بۆ بەدیار ئەکەوی ئەو خەڵکە چ مەوقیفێکی هەیە ئەو کەسەی کە لە ئاستی قەیرانەکان مرۆڤەکانیشت زۆر جار بۆ بەدیار هەڵسەنگانێک دەدا پێمان هەڵسەنگاندنێکە بۆ وەزعی خۆت بۆ وەزعی ئینسانەکان بۆیە بەڕاستی ئێمە هەندێک جار قەیرانەکانیش کێشەکانیش بە نیعمەتێک تێبگەین کە خوای پەروەردیگار بە ئاگامان دینیتەوە ئەگەر ناوەکو باسمان کرد خوای پەروەردیگار باسی ئاەتکەین کە باسی ورە بەرزی ئەکا دەیان و سەدان ئاەتمان لەلایە یان بڵێن قورآن لێوان لێوە لە ئاەتی ورە بەخشی یا ئەیوهە المزەمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. خوای پەروەردیگار نەک تەنها بەڕۆژ خوای پەروەردیگار بە شەویش ئەفەرمێتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستە لە شەودا شەو نوێشکە هەستە خوای پەروەردیگار لە خۆت ڕازیکە یعنی عەجەبەن بۆ کەسێک کە نەڕۆژ لە خزمەتی خوای پەروەردیگاردایە نەشەویش لە خزمەتی خوای پەروەردیگاردایە ئەو جالێشی پرسیارێتەوە کولم بە خوای پەروەردیگارە خوای گەورە ئەمان باتە بەهەشتێ ئەخر بەڕێزان خۆ ئەلا ئینە سلعة الله الغالیە بەهەشتی خوای پەروەردیگار بە نرخە والله ئەگەر بەبێ باچی لەو دنیاە تەماشای قیامەتکەی خوای پەروەردیگاریش لە قیامەت بە باچی تەماشات ئەکات. قورآن پێمان دەفەرمێ لا تقنطوا من رحمة الله بتأكيد لەبەر چی؟ يعني معناها دەدا بۆی کە قەت بێهیوا بئومێد مەبن لە ڕەحمەت و بەزەی خوای گەورە ئەگەر هەرچەندە تاوانبار و کەمتر خەمیش بن بێهیوابوون بێئومێدبوون لە ڕەحمی خوای پەروەردیگار بەڵێ لە پیشە و وەصفی مسلماناندا نییە بەڵکو لە وەصفی غەیرە مسلمانانە یعنی مسلمانێک تخوا یعنی لەوە جوانتر هەیە کە ئێمە خاوەن شخصیەتێکین کە خوای پەروەردیگار فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم خوای پەروەردیگار ئینسانی لەسەر جوانترین خەڵقیەت خەلق کردووە و ئەفەرموێ پێغەمبەریشمان گەورەترینی پێغەمبەرەکانە ئەلا نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام و ئومەتەکەشمان گەورەترینی ئومەتانە
وە کتابەکەشمان گەورەترینی کتابەکانە ئێمە ئیماندارین پشت بەستوین بە کتابێکی ئاسمانی چۆن بتوانین ینی تەسمیلی واقعێک بین یا قەیرانێک بین یا کێشەیەک بین یا مەیوز بین لە ڕحمی ئەو خوایە پەروەردگارە خوای پەروەردگار لەگەڵ فیرعەون بانجی حەزرەتی موسا ئەکا ئەفەرمێ فەقولا لەهو قەولا لەیینە ئایا دی ئێمەی مسلمان بۆ بانجی ئەو خوایە گەورە نەکەین ئایا بۆ عیلاجەکان بەکارناین خوای پەروەردگار بیەوێ دەرگا لە فیرعەون بکاتەوە ئایا چۆن نایەوێت دەرگا لە من و تۆیەکی مسلمان بکاتەوە دەرگامان لەسەردا ئەخا پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕۆینە خزمەتی پێمانە فەرمێ ئەگەر هات و نەخی سوود لێدرا ئەو شتڵەی لە دەستانە بیچینن چ معنایەک دەگەینیەوە ئێمە باسی قورئانمان کرد بە تەئکید پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر قیامەت هەستا چیلکەیەکت بەدەستەوە بوو ئەگەر مەجالت هەبوو بیچێنە لۆی یعنی ئینسان بە ئەمەلەوە بژی یعنی ئەوانە بەڕاستی ئێمە لە ظاهیردا ڕستەیەکی بچووکە بەڵام لە ناوەڕۆکدا مەفهوم و واتایەکی زۆر گەورەی هەیە واتە ئێوە بۆ ئەوە دروست نەکراون کە بەس تەنها بە هیوای قیامەت بن یعنی کاک جەوهەر مەفهومێکی غەڵەت هەیە لە ناو مسلمانان و ئەزانین دنیا بۆ کافرەکانە دنیا لێگەڕێ بۆ کافرەکان دنیا هیچ نییە فانیە حقیقەتەن بە نسبەتی قیامەت فانیە دنیا بچووکە بەڵام خوای پەروەردگار کە ئینسانی خەڵق کردووە لەسەر ئەو زەویە بۆ ئەوەیە کە بتوانین بیکەینە مەزرعەیەکی قیامەت ئەدێمە لە دوعایەکان نافەرمین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة ئێمە فەرم خوایە لە دنیاە باشەمان بدێ ولا تنس نصيبك من الدنيا بەشی خۆت لەو دنیاە هەڵگرە یعنی بیکە زەخیرەیەک لە بۆ قیامەتت ئەوەی کە پێغەمبەرمانە فەرمی صلی الله عليه وسلم یعنی بە هیواوە بژین ئیمامی عەلی وتەیەکی زۆر جوانی هەیە کە ئەفەرمێ عش لدنياك كأنك تعيش أبدا وعش لآخرتك كأنك تموت غدا زۆر جوانە یعنی کە ئەفەرمێ ئیش لۆ ئەو دنیاە بکە کەوا بزانە نامری باش ئەگەر خەڵکێک لە دوای تۆ ئیسیفادە لەو علمەی تۆ بکە چێ زەرەر ئەکا ئەگەر ئیسیفادە لەو ماڵ و مڵکەی تۆ بکاتن ماڵ و منداڵەکەت تێرکەی اليد العليا خير من يد السفلى ئەوە باشتر نییە نەک لە گۆشەیەکی مزگەوت یا بەبێ دەنجیدا بنیشی بڵێ دەی کۆرە ژیان هەرتێ ئەپەڕێ ئەقەتێتن بەسەرماندا ئەڕوا نەخیر ئەوانە بەڕاستی ئێمە کە هاتوینە دنیا نابێ دنیا بۆ غەیرە مسلمانان واز لێ بینین ڕاستە ئەو دەستەواژەیە کە دەڵێ پێویست ناکەوەندە خۆتمان دەکەی بە دنیا ئەوەندە ناینێ ئەتو ئەوەندەوە بە دوویدا غار دەدەی خۆشەکە توماندیەکەی دروستە بە تەئکید یعنی دنیا بەقەدەر خۆی ئێمە دەبێ هەوڵی بۆ بدەین بەڵام ئەوەی کە ئەڵێن گوریسی لەژێر ڕابخەی ئەو بەڕاستی مبالەغەکردنە ئێمە بەقەدەر دنیا خۆمان هیلاکەین خۆمان ماندووکەین بەڵام ئاگادار بین یعنی ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە هەموو مرۆڤێک لەسەر ئەو زەویە کە ئەڵین هەموو نسبەی هەرە زۆری و ئەغلەبیەت ئەوێ هەوڵ لە بۆ دنیا ئەدا بەڵام ئیوامان هەیە کە هەوڵ لە بۆ دنیا ئەدا قیامەتەکەی لەبیر ناچێ قیامەتەکە نافەوتێنی بێکەوە دێبەستێتەوە بێکەوە گرێیان ئەدا دنیا ئەکاتە تەواوکەری قیامەت ئەگەر نا ئێمە بەڕاستی حیفە مسلمان یعنی بڵین دنیا با بۆ بێ باوەڕان بێ ئێمە قیامەتێکی گەورەمان هەیە وڵی ئەگەر لەو دنیاە کار نەکەین ئەگەر زاد پەیدا نەکەین قیامەتیشمان لەدەست ئەڕوا زرعی ئەوەیە مەزرعی قیامەتە شارێکی زۆر جوان هەیە ئەفەرموێ إسلامنا لا يستقيم عموده بدعاء شيخ في زوايا مسجدي إسلامنا لا يستقيم عموده بقصائد على مدح محمد إسلامنا نور يضيء طريقنا إسلامنا نار على من يعتدي إسلامي إيمة تنها أواني بلي دعاءكم راست دعاءك إلى خواي پروردگار الدعاء يغير القضاء قضاء خواي پروردگار أجيريتوا بلان بتنها بلي دعاءكم وخواي پروردگار لم رازي وهولو همتناكم أو براستي غلط تيجيشتنا الإسلام إسلامي إيمة لهندك حالت دا نورا هاك شاعر أفرمي بلام لهندك كاتيش دا كتعدامان بكريت السر نار على من يعتدي نارێکە بەرامبەر ئەوانەی کە بیانەوێ بمان سووتێنن بیانەوێ بمان چەوسێننەوە ئیسلام لە هەموو حاڵەتێک داوەکو یەک نییە ئیسلام لە هەندێک مەجالدا تەنها بابەتی ئاشتیە بەڵام لە کاتی جەنگ و جیهاد و قیتالدا پێویستی بە غیرەت و بەهیممەتە پێغمبەرمان بەخۆی بەشداری ئەکا بۆیە بەڕاستی چەمکێکی غەڵەتە ئێمە وا تێ بگەین کە تەنها بە دوعا و بەوانە خوای پەروەردگار لێمان ڕازی ئەبی ئیمامی عومەر بە شوێنێکدا ئەڕوا
تەماشاکە گەنجێک سەری خۆی وەچی بڵێ خۆی کزۆڵە کردووە و سەری خۆی لار کردیتەوە و بە بێتاقەتی کە ئەنەما ئەوە نەوعێکە لە تەواضع. ئیمامی عومەر وەچی بڵێ قامچیەکی لێدا فەرمووی ارفع رأسك فإن الإسلام ليس بمريض، فەرمووی سەرت بەرزکەوە، ئیسلام خۆ نەخۆش نییە. یان لەو شوێنەی دیکە فەرمووی ئیسلام مەمرێنن، ئیسلام زیندووە، ئیسلام دینێکە بەڕاستی سەرت هەڵبرا. یعنی خەڵکێک هەیە شەرمی بەو بەرنامە کەمەی خۆی نییە، کەسێک هەیە بەرنمەیەکی زۆر لاوازی دنیایی بەدەستە، بەرنمەیەکی علمانی، بەرنمەیەکی مارکسی، ئەو جا شەرمی لێ ناکە. خوا حەیف نییە ئێمەی مسلمان شەرممان بە ئیسلامەکە بێت. بەڵێ مامۆستا بێورەی و بێهیوایی لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ بەڵێ بێورەی و بێهیوایی ئێمەی مسلمان بەڕاستی زۆر خاڵ هەیە کە ئێمەی مسلمان حەقە بەڕاستی حیسابی بۆ بکەین. ئەوەیە کە زۆر جار ئەوەی کە باسمان کرد مرۆڤەکان هەدفێکی وضوحیان نییە، ینی ئامانجێکی دیاریکراویان نییە. ئەوجا تەماشا ئەەکەین لەگەڵ ئەوەی کە هەدەفیان نییە ڕەفیقی باشیشیان نییە. یعنی ڕەفیقی باش یەکێکە لەو هۆکارانەی هەڵیان ستێنیتەوە. چکە زۆر جار پێویستت بە بەرامبەرە، پێویستت بە کەسێکە لە کاتە ناڕەحەتیەکان هاندان بۆی هەڵسی بەڵاست. ئەوجا خاڵی دیکەشمان زۆرە کە مرۆڤ تووشی بێهیوایی ئەکا. یەکێک لەوانە کە چوار دەورەکەت، یعنی مەجالیسی ئەو کەسانەی کە بەهیمەتن، بڕۆ مەجالیسی ئەو کەسانە کە داهێنانێکیان کردووە. یعنی پێت وایە ئینسانێکی بەهیمەت لە ناو کەسێکی بەهیمەت زۆر دەگمەنە دروست بێ، بەڵام بڕۆ قیراءە، بڕۆ ژیاننامەی ئەوانە بخوێنەوە کە داهێنانیان کردووە، بزانە بەچی پێگەیشتون، بزانە بەچە هەوڵە و هیمەتێک پێگەیشتون. وەکو شاعر ئەفەرمێ من طلب العلا سهر الليالي ومن طلب العرى من غير جد فهو إضاعة الوقت في طلب المحال. هەر کەسێک بیەوێ پلەیەکی بەرز بەدەستبینی بەڵام خۆی هیلاک نەکا، ئەو بەڕاستی کاتی خۆی ئەکوژی لە شتێک کە مەحاڵە، وەلەو مەحاڵ لە ژیانی ئینساندا وجودی نییە. ئەوەی کە لەسەر زەوی بێ مەحاڵ نییە، چکە مادام خوای پەروەردگار کە نافەرمێ وسەخر لەکم ما فی السەماوات وما فی الأرض، خوای پەروەردگار هەموو شتێکی لە بۆ ئێمە مسەخر کردووە. یعنی زۆر جوانە، خوای گەورە هەموو شتی دایتە بەردەستی تۆ، ئەوجا خوای پەروەردگار تۆشی کردیتە خەلیفەی خۆی، یعنی جێنشینی خوای پەروەردگار لەسەر زەوی چییە؟ بە دڵنیایی ئێمەینە ئینسانین، کەواتە مرۆڤ جێنشینی خوای پەروەردگارە. هەموو شتێکشی لە بۆ مسەخر کراوە نابێ ئینسان بەڕاستی تەسمیل بێ. ڕاستە قەیران و کێشە و مەشاکل ئەبێ، بەڵام ئێمە دەبی هەڵبستینەوە. ئەو قەیران و کێشە و مەشاکل و نەخۆش و ناخۆشانە ئەگەر ئێمەمان وەکو مسلمان بە تاقیکردنەوەی خوای بزانین، ئەو کاتا ئێمە دەڕۆینە ئەو بازنەی کە بێورە بین. هەندێک حاڵەت هەیە کە بەڕاستی ئێمە تاقیکردنەوەی خوای پەروەردگارە، یعنی خوای پەروەردگار بەڵایەک کێشەیەک مەشاکلێک ئەنێریتن، ئێمە مادەم لە لای خوای پەروەردگارە پێی رازین، ئەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه راجعون، بەڵام لە هەمان کاتدا هەولی خۆشمان ئەدەین. یعنی نەخۆشیەک دێتن، بەڵایەک دێ، مشکلەیەک دێ، ئێستا و نەخۆشیەکە ئێستا بەربڵاوە، ئەکرێتن ئێمە بڵێن قەیدینیە مادام ڤایرۆسێکە و لە لای خوای پەروەردگار هاتووە، ئێمە دەستەوەستاندا ئەنیشین و چاوەڕێی مەرجی خۆشەویستان و ئازیزان یان پارێزگاری نەکەی، پارێزگاری ئەەکەین، عیلاجەکان بەکاردێنین، بەڵام لە هەمان کاتیشدا تەوەکولیشمان لەسەر خوای پەروەردگارە. ئێمە نابێ هیچ کات و حاڵەتێک خوای پەروەردگارمان لەبیر بچی، چونکە ئەگەر عیلاجەکانیش بەکاربێنین، ئەگەر بەڕاستی دەرمانەکانیش بەکاربێنین، تەوەکول و دەبێ بە سەبەبی بزانین، ئەژینا شافی هەر ئەڵڵایە، بە سەبەبێک بە فعلی بە سەبەبێک ئەزانین، ئەگەرنا ئەجەل و ژیان هەر بەدەستی خوای پەروەردگارە. بەڵێ ئەو ڕزق و ڕۆزانەی کە ئەوڕۆ لەسەر ئێمە گیراوەتەوە، دیسان بە تاقیکردنەوەی خوای دەزانین، هەمان کاتە ئێمە هیمەتی خۆمان بۆی بکەین کە هەوڵی جێڕانەوەی بدەین، یاخۆ بتوانین ڕزقێکی حەڵال بەدەست بێنین. بەڵێ جامەوەسن دەمێ بچارەکە ئەوەی بە شێوەی مامۆستا، یعنی ئێمە کۆڵ نەدەین و بەردەوام بین، لە هەمان کاتیشە بە پشک و بەشی خوا ڕازی بین. بڵێ پشتی خوای پەروەردگار ئێمە ناڵێن خوای پەروەردگار کە ئینسانی هێنایتە سەر زەوی، حتا عەدەدی تەنەفوسەکانیشی بۆ داناوە. یعنی ئەو ئینسانە چەند ساڵ ئەژی لەسەر زەوی، چەند هەناسە ئەدا، چەند کار و کردەوە ئەکا. کەواتە باکم بە چ بێ کە خوایەک بەرنامە ڕەژی بۆ توولی تەمەنی من کردیە؟ بەتەئکید بۆ دەبێ بێ ئومێد و بێهیوا بن. خوای پەروەردگار ڕزقی تەیرێک بداتن، ڕزقی هەموو ڕوح لەبەرێک بدا، ڕزقی ئێمەش ئەدا، بەڵام ئەوە بەومانایی نا ئێمە لەیدا بنیشین بڵین ڕزق عایدی خوای پەروەردگارە.
ئێمە زۆر جار ڕزقی ئێمە ئەکەوێتە سەر هەوڵ و هیممەتی خۆمان یعنی خوای پەروەردیگار قەڵەمەکە لەسەر ئەوە دائەنێ کە ئایا ئەو ئینسانە هیممەت ئەکایان دائەنیشی ئایا ئینسانە هەڵ ئەستیتن کەسابەت و بیاوێتن زەراعەتێک بکە یان تەنها دائەنیشی و ئەڵێ ڕزق عایدی خوای پەروەردیگارە ئەوەی کە گوتمان ئەوە بەڕاستی ئەگەر بەبێ دەنجی دابنیشی و چاوەڕێ بکەی لە ئاسمان ڕزقت بۆ بێتە محاڵەشیوە ئەوە مەحاڵە و پێی ئەگوتێتن تەواکل بەڵێ مامۆستا بین باسی هۆکارەکانی داڕمانم لەو کە داڕمانی مەسەلەن هیوا و ئاوات و ئومێدی ئینسانەکان بەڵێ هۆکارەکان یعنی وەکو لە پێش تریشدا باسمان کرد یعنی هۆکارەکان زۆرن بەڵام هەندێک لەو هۆکارانە ئەوەیە کە بەڕاستی مجتەمەعی ئێمە کە تۆتە ناو بۆتە مجتەمەعێکی پڕ لە قەیران یعنی ئەو قەیرانە چارەستەر ئەبی یەکێکی دیکە بەرۆکی ئەگری یەکێکی دیکە دەیەکی دی بەرۆکی ئەگری زۆر جاران ئەڵێن لە ناو ئەو قەیرانانەدا ئەگەر ئینسانێکی بەهیممەتیش هەبێتن ئەو ئینسانە لە بەرۆی خەڵکی چواردەورەی زۆر بەهیممەت نییە ئەڵێ کاکە گۆڕانکاری بە تۆ ناکرێ ئەڵێ دانیشە کۆڕەکاکە بە تۆ چانابێ ئەوانە بەڕاستی مەفهومی غەڵەتن ئێمە هەر کەسە و لە ڕاستی خۆی ئەگەر هیممەتێک بکە ئەگەر هەر کەسە و لە ڕاستی خۆمان گڵۆپێک پێ بکەین کەواتە دنیا ڕووناک ئەبێتەوە ئەگە هەر کەسە و لە ڕاستی خۆی گوڵێک بچینی ینی دنیا بەڕاستی سەوز ئەبێ دەبێت تەبعی مرۆڤ وەکو داربەڕوویەک وابێ تەماشاکەین سەرما و سۆڵەی جستان تەسیری لێ ناکە تەماشاکەین داربەڕوو ئەو گەرما و گوڕەی هاوین تەسیری لێ ناکە تەماشاکەین ڕاستە گەڵایەکانی لەسەرێ ئەوەری سرۆیەکانی ئەکەوێتە سەرزەوی بەڵام لە هەمان کاتدا دووبارە ئەڕوێتەوە و لە جێی ئەو سرۆیانە چەندین گوڵی دیکەشین ئەبی ئێمە بڕاستی دەبێت دەرسیان لێوەرگرین دەبێت دەرسیان لێوەرگرین هۆکارەکان گەلێک زۆرن ئەها گەنجەکانمانە بینی ئێستا بەداخەوە بەشێکیان ینی بە بەشتی شەهەوات بەشتی ئارەزوو بەشتی لاوەچی بەشتی کەم و کورت یعنی زیاتر خەریکە ئەوانە بەڕاستی وات لە ئەکا کە هیوا لە دەست دەی ئامانجی زۆر گەورە هەیە تەماشاکەی لە شەوێەوە تاوەکو بەیانی خەریکی ئەوەیە فەیسبووکێکی بەدەستەوە لەگەڵ گەنجێک قسەکە لەگەڵ ئافرەتێک قسەکە لە خۆی ڕازیکە بەڵام ڕەزامەندی خۆی پەروەردیگاری لەبیر چووە ئیمامی شافعی بە شوێنێکدا تێپەڕی تەماشاکیت کۆمەڵە گەنجێکی لەیە شەترەنج ئەکەن بەیانی بەوێدا تێپەڕی شەترەنجیان نەکرد ئێوارێ هاتنەوە هەر خەریکی ئەوە بوون تەماشای کرد ماشەڵڵا ئەو گەنجانە هیوایەتیان چییە فەرمی واللهی ئینی لە ئوبغیض هذا فەرمی واللهی من ئەو فعلە ئێوە ئەکڕهینم یعنی ئێوە هیچ کار و کردەوەیەک نییە لەو دنیاە پێوە مەشغوڵ بن غەیری ئەو کات بە فیڕۆدانەی خۆتان بۆی ئێمەی مسلمان بەڕاستی ینی ئەگەر کەسانێکی شەبن لە چوار دەورمان زۆر جار بیانەوێ ساردمان کەونەوە نابێ ئینسان سارد بیتەوە دەبێ بەڕاستی گەرم و گڕ بێ حتا وەکو ڕەفیقایەتی ئەو کەسانەش نابێ بکەی یعنی ئیوا هەیە بەڕاستی بەخۆ هیممەتی نییە بەخۆ هیچ هەوڵ و تێکۆشانێکی نییە بەڵام لەگەڵەوەش خەڵکی سارد ئەکاتەوە پرۆسی خوێندنی سادا ڕمایە قوتابیەکانمان ناخوێنن مستەوای زانست زۆر کەم بووە هەمووی بێ هیواوی بێ ئومێد نییە بەوەی ئینسانەکان جات چ بەوەی کە دانامەزرێن چ بەوەی کە تاالب العلم نینە هیممەت ناکەن هیمەتیان داڕمایە کە هەم فێری زانست و زانیاری نابن هەمیش دەبێتە ماوەی کە وڵاتش پاشەک شێبکە لە ڕووی معریفەت و زانستەوە بەتاکید یەک هەندێک لەو هۆکارانە یعنی ئەو هۆکارانە هەندێکیان دەستکردن هەندێکیان ڕاستە زاتین یعنی لە ذاتی ئینسانەکەدایە هەندێکیان ئیلاهین هەندێکیشیان بەڕاستی بەشەرین پیلانێکە بڵێ زۆر جار بۆ ئەوەی گەنجەکان بێهیوا بکرێن زۆر جار کۆمەلگە بێهیوا بکرێ زۆر جارە قسەمان گوێ لێ ئەبی کاکە ئینتیخابات فشەیە کاکە ئەوە بەکەڵک نایە بۆی خەڵکەکە بێهیوا بێ تاوەکو دەست تەسلیم بێتن ئەوەی بیانەوێ بە کەیفی خۆ بۆ خەڵکی بۆ کەڵکی خۆیان بۆ کەڵکی خۆیان ئەوجا ئەوانەی کە لی ئەترسن چییە بەڕاستی لە پرۆسی پەروەردە زۆر ئەترسن یەخیان داگرتووە یەخیان داگرتو یانەوەی خەڵکێکی نەخوێندەوار دروست ینی خەڵکێک بی تەسمیل بەوان بێ کار و کەسابەتیان نەهێشتووە بۆی کامرە بەس دەستی چاوی لە دەستی ئەوان بێ مامۆستایە قسەیەک کاسێ 4 نەفەر متابعی ئەەکەن بۆی ئەو قسانەی کە ئەو ئێڵێت و بە دڵی نییە نێڵی جارێکی دیکە قسە بکە دەکرێت جا ئەوانەی کە ئەوها محارەبیان بەرامبەر دەکری ئەوان بێهیوا و بێ ئومێد بنیان دەستەمۆ دابنیشن و هەوڵ نەدەن وەزیفەی ئەو کەسانە لێرە قورستر ئەبێ ینی وەزیفەی ئێمە لەو حاڵەتەدا دەبێ بەڕاستی زۆر پێداگرتر بین ینی بەردەوام بی ئەخر ئێمە بەڵام سیاسەتی بگۆڕی هەر ئەوەندە جار بەجار پێویستەکات جاروێ حکمت ئێمە ئەڵین ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بەڵام ناکرێت تۆ حەق نەڵێ ڕاستیەکان نەڵێ نەوەکو فڵان کەس پێی نەخۆشە
نابێ ئەو چەمک و ئەو ئاەتە باسکەی لەبەرۆی ئەو قاف باسی نەکردووە لەبەرۆی فڵان باسی نەکردووە ئەخر خوای پەروەردگار باسی ئاەتێکە ئێمە چۆن نتوانین بۆ خەڵکی باس نەکەین ئەدی ئەو ئاەتانە بۆ ئەوە نین کە ئێمە بۆ خەڵکیان باسکەین ئەگەر ئەو کەسە کرای خۆی بگری و بانەی با ئاخۆ سەریشی ناپەڕێ دواتر بە دڵنیایی ئەو یعنی پەندە کوردیە ئەگەر ئەو هاوەریگرین زۆر غەڵەتە بەڕاستی کڵاو دەست بە کڵاوگرتنی خۆت ئەوە لە ئیسلامدا نییە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەگەر وا بوایە یعنی دەبەوە لە سەرەتای بانگەوازەکە دەستی بە کڵاوی خۆی گربا و بەردێکی لەسەر مەوزوعەکەدا نەدەبا لە کومدیدکم لە دین دابەزی دەبا بڕۆژ بە سەردین ئەو ساڵێک ساڵش سەردین ئەو بە بەتەکید یعنی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەمومان ئەزانین لە سەرەتای هاتنی دینی پیرۆزی ئیسلام باوکی وەفاتی کرد دایکی وەفاتی کرد بە هەتیوی گەورە بوو هەموو مەرحەلەکانی بڕی ئەو جەهاتنە لای گوتیان ئەوەی بتەوێتن ئەدەینێ ئەها سەحابەیەک کەسێک هاتە لای گوتی ئەی محەممەد ئەمەوێ دانیشتنێکت لەگەڵ بکەم وەرە ئەگەر ماڵی دنیات ئەوێ باشترین ماڵت ئەدەینێ وەرە ئەگەر ئافرەتت ئەوێ باشترین ئافرەتت ئەدەینێ ئەگەر منسەب و دەسەڵاتت ئەوێتن وعد بی هیچ ئیشێک ناکەین تاوەکو پرس بە تۆ نەکەین پێغەمبەری خوا تەماشای ئوسلوبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاوەکو قسەکانی خۆی تەواو ئەکا یعنی هیچ خۆی تێک نادا قسەکانی تەواو ئەکا ئەو جا ئەفەرمێت تەواو بووی ئەشەڵێ بەڵێ ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم حامیم ئاەتەکان هەمووی باس ئەکاتن أو جاء فرمي والله لو وضعت الشمس على يميني والقمر على يساري ما تركت هذا الأمر والله أجر روش بين لاي راستمو ما نجيش بين لاي تسبم أو برنامج كدستم داوتي وازي لناينم دست بكلاوي خوم ناقرم براستي ترسونوكا كانن كزور زاد دست بكلاوي خويان أجرين يعني ما صعفو بيمان ضلي بون من پیغمبر اساس صلى الله عليه وسلم إمام آمان زمان هبي دبيها هدف كان بپیچین تا آمان زی خوما بگین هیچ هۆکارێکی ناوەشوی دەرەشی زاد ستم و حد سترسا ساردمان نکاتەوە بالتأكيد يعني ئێمە هۆکار وایە جاروێ لەبەرەوەی ئێمە ئینسانین ئێمە مرۆڤین حەز و ئارەزوو و شەهەوات و جنس و ئەوانە زۆر جار تەئسیرمان لێ ئەکا بەڵام نابێ هەدەفە گرینگەکەمان لەبیر چێتن کە بەهەشتی نەبراوەیە کە فیردەوسی خوای پەروەردیگارە کە بەڕاستی ئومەتێک چاوەڕێی ئێمە ئەکا لەو دنیاە آخر ئێمە ناکرێ عنی دەستەوەستان دابنیشی لە بەرەوەی مەشاکلێکت دێتە پێش ئێمە ئەگەر بێ و ئاەتێکی قورئان وەربگرین کاک جەوهەر تەماشا ئەکەین لە قورئانی پیرۆز خوای پەروەردیگار ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان يعني ئەوە بەڕاستی زۆر کافی و جوانە کە خوای پەروەردیگار ئەفەرمێ بە ڕەحمانیەتی خۆی يعني بەڕحم و بەزەیە لە بنەهاتوەکەی خۆی چی ئەکا خوای پەروەردیگار علم القرآن خوای پەروەردگار قورئانمان فێر ئەکا ئەو جا قورئان چی ئەکا خەلق الئینسان ئینسان دروست ئەکا یعنی مانای ئەوە نییە کە خوای پەروەردگار فەرمێ خەلق الئینسان یعنی ئینسانی دروست کرد چونکە خوای پەروەردگار ئینسان هەزارەها و ملیۆنان ساڵ پێشی قورئان لەدایک بووە بەڵام ئەوێتن بەو قورئانە ئینسانیەت لە ناخی ئینسان دروست کاتەوە ئینسانانێک دروستکە کە ئینا سەنولقی عەلەیکە قەولا ثەقیلا ئەو قەولە سەقیلەی کە قورئانە هەڵی بگرن چونکە ئێمە بەڕاستی بارمان قورسە لەو دنیاە مامۆستا جان دەمەوێت لەبەری ماوەکەمان زۆر کەمایە مەسەڵەن ئەو بوارانە چین کە دەبێت ئێمە هیمەتمان تێیدا بەرز بێ پۆڵێنکردنی بوارەکان بەڵێ بابەتەکان زۆرن یعنی ئەو لایەنانە یەک لەوانە لایەنی تاعەت بە کورتی لەبەرەوەی ماوەکەکەمان لایەنی تاعەتی خوای پەروەردیگارە خوای پەروەردیگارە فەرمێ قوم اللەیلە یعنی نەک بەڕۆژ بە شەویش دەبێ عیبادەت کەی ئیمامی ئەو بەکر پێغەمبەری خوا لێی پرسوو چێ ئەوڕۆ سەردانی نەخۆشی کردووە چێ سەدەقەیەکی کردووە چێ سەر فلانی کردووە ئیمامی بکر هەمووی کردبوو یان وعبد ربك حتى يأتيك اليقين بەڵێ استمراري حتى وەکو ڕۆژی قیامەت ئێمە بەڕاستی دەبی بەردەوام بین طلب العلم ئێمە تەماشا ئەکەین زانایانی پێشخۆمان یعنی بەڕاستی ئەگەر بەستن هات چاو لەوان کەین کافیە بۆ ئەوەی ئێمە بێهیمەت دانەنیشین تەماشا ئیبن جەریری تەبەڕی ئەڵێ لە زەمەنی خۆیدا لە عمری خۆی هەموو ڕۆژێک 40 سەفحەی نووسیە 40 سەفحە نووسیتی ئەڵێ زیاتر لە 2000 مجەڵەدی نووسیە تەماشا ئیبن جەوزی ئەکەین ئەڵێ لە تەمەنی خۆی 2000 مجەڵەدی نووسیە 100,000 کەس لەسەر دەستی ئەو تەوبەی کردیە یعنی نەک تەنها مەجالی نووسن بەتەنێ نووسینی کردیە خەڵکی وعز و نەسیحەت کردیە ئەڵێ 20,000 یەهودی لەسەر دەستی ئەو مسلمان بووە عەبدوڵڵا بن بەسفەر کە سەرۆکی حەفەظەی قورئانە حفاظ قورئانەکانی دنیایە لێیان پرسی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی گوتیان ئامانج و هەدەفت چییە
گوتی ئامانجم ئەوەیە کە بتوانم 1 ملیۆن کەس لەسەر دەستی من قورئان حفظکە، ئەوە بە تەنها یەک ئینسان. گوتیان تا ئێستا گەیشتێتە چەند؟ گوتی 20,000 کەس تا ئێستا قورئانی حفظ کردووە. یعنی ئەو هیمەتە بەرزەکەی ئەوەی لێ دەکا کە ئەوە هەوڵ بدات و ئامانجەکەی خۆی بپێچێ، وایە؟ بە تەکید هیمەت و ئامانجێکی بۆ خۆی دیاری کردووە. لە سەرەتادا مادەم بوومە سەرۆکی لەبەرکەرانی قورئانی پیرۆز، ئەمەوێتن 1 ملیۆن کەس قورئان لەبەرکە، بەرەو ئەو ئامانجە ئەڕواتن، یعنی ئامانجێکی دیاری کراوی هەیە. شەیتان هەدەفێکی هەیە کە ئێمەمان وەکو مسلمان گوناحمان پێ دەکا، لەگەڵ گوناحەکە چۆک بدەین و ئیدی نەڕۆینەوە سەر خێر و سەدەقە و چاکان، یان بۆ لای خوا نەگەڕێنەوە تەوبە نەکەین، دەوێت یەکجاری جا ئاخۆ ئێمە دەبێ لەگەڵ ئەوەی کە شەیتان پێمان دەکات چۆک بدەین و تەواو نەخێر. ئێمە لە ژیانی خۆمان بەڕاستی، یعنی وەکو قیاسێک ئەوەی شەیتان ئەوێ پێت کە ئەوە بەڕاستی زدەکەی جێبەجێکەی، چونکە ئینسان ئەوێتن مسلمان ئەها زۆر جار فێرشی لێ کردوین بەو شێوازە کەواتێ ئەگەیشتوین دنیا دەبێ متەوازیع بین، نابێ مسلمان زلکی جوانی هەبێ، نابێ سیارەی باشی هەبێ، یعنی بە کورتی دنیایەکە تەسمیلی بێ باوڕ و کافر و بێدینەکان کەین. شەیتان ئەوێتن ئەوجا ئەگەر ئەو فێڵی لێکردی ئەوجا بە فێڵی فەقیری، بە فێری تەنازول، بە فێری مەعیشەت و ژیان بۆ دێتن، تاوات لێ ئەکاتن بەڕاستی ئەو ئینسانە مسلمانە تەسمیل بێ. بەڵام ئینسانی مسلمان نابێ هیچ کاتێک ئەوەی لەبیر چێکە پێغەمبەرمانە فەرمی صلی الله علیه وسلم اليد العليا خير من يد السفلى، ئەوانەی کە ئەدەنە خەڵک باشتر لەوانەیە کە لە خەڵک وەرئەگرن. زانایە قسەیەکی زۆر جوانەکە ئەفەرمێ قەت ڕاحەت لە وەرگرتندا نییە، بەڵکو ڕاحەت تەنها لەوەدایە کە بیبەخشی. دکتۆر محەممەد عوڕەیفی قەولێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ کاتی خۆی لە مەرحەلەکانی مەکتەب لەگەر هەندێک برادردا بووم، مەبەستم لەسەر هیمەت بەرزی، ئەڵێ ڕۆژێکیان لەسەر کتابەکە نووسی دکتۆر محەممەد عوڕەیفی، یعنی تازە لە مەرحەلەی ئیبتیدایی و سەرەتایی و ناوەندی ئەوانە بووم. ئەڵێ هاوڕێیەکم پرسیاری کرد، گوتی ئەوە چت نووسیوە؟ گوتم وەڵا نووسیتم دکتۆر، یعنی گوتی بە هیوای ببیە دکتۆر؟ گوتم بەڵێ. گوتی ئاخر دالەکە بۆ دووجاجش بەکاردێ. گوتم جا من بۆ دکتۆریەکە هەوڵە دەم، تۆش بۆ دووجاجەکە هەوڵیدا. الحەمدولله ئێستا یەکێک لە گەورەترین بانگەوازەکانی ئەو دینە ئەو شێخەیە کە هیمەتی هەبوو ببێتە دکتۆر و مامۆستا عەفوماوەکەم خلاص، بەڵام کۆتا پرسیارمەوە دەکەم تەنها بکوژەکانی هیمەتیان بەرزی هیمەت چین؟ بکوژەکانی هیمەت بەڕاستی ئەوێ نەبوونی جورئەت. ئینسانی وا هەیە بەڕاستی جورئەتی نییە دەستکات ئەو پەرداغە ئاوە ینی بیخواتەوە. ینی پێمان دەڵێ هەمیشە عەزمی خۆت جەزم کە و کۆڵمەدە ئیشەکەی خۆت بکە، یعنی زۆر جا کە شتێکت بۆ دروست ئەبێ. ئێستا ئێمە ئەگەر تێنومان بێ بۆیە تێنومانە بێ ئیعازێک لە ناخەوە ئەیداتن کە فشارێکمان بۆ هاتووە، ئەو جورئەتە بەڕاستی نەکوژین. ئەو جا چ بە خۆمان بێ چ خەڵکی دەوروبەر ئەو جورئەتەمان لێ نەستینی و لێمان نەکوژی. پەرە بە هەوڵەکانی خۆمان بدەین بتوانین، یعنی ئەو شتانەی کە ساردمان ئەکاتەوە وازیان لێبینین. ئێمە هەدەفێکمان هەیە، ئامانجێکمان هەیە لەو دنیاە بە سەربەستی بە سەربەرژی بژین و هەروەها ئەوە زۆر مهمە لە دوای خۆمان ئاثەوارێک بەجێ بێڵین، یعنی کە بڵێن فلان کەس مرد دەیان کەس بڵێ ڕەحمەتی لێبی، بەخوا پیاوێکی باش بوو، بەخوا پیاوێکی بەنەفع بوو، نەڵێن ئەگەر مرد تەنها لە لافیتەکە خەڵک بزانی مردووە. ئاسەوارێک لە دوای خۆمان بەجێ بێڵین و هەروەها چاویشمان لە قیامەتێک بێ کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر داوای بەهەشتان کرد فەسئەلوا الفیردەوس الأعلى، ئەو پەڕی هیوایە کە داوای بەهەشتی گسکەش مەکەن، داوای فیردەوسی لەگەڵ ئومێدبوونیشتەوە بە خوددا. بەتەکید ئومێدی خوای پەروەردیگار و عەمەلکردن لە ئەو فیردەوسە و دوعاکردنیش لە خوای پەروەردیگار کە ئێمە ئینشاءالله هەمومان و ئەو مسلمانانەی کە گوێشیان لە ئێمەیە دوعای فیردەوسی عەلاکەین لە خوای پەروەردیگار، ئینشاءالله خوای پەروەردیگار بە قسمەتمانە. زۆر بەڕێز مامۆستا ڕەمەزان بالیسانی، پێشنج و تارخوێنی شێخ محەدین لە بالیسان قەزای شەقڵاوە. زۆر سپاس ئامادەبوون دەکەین، خوای گەورە پاداش بەخێردات. زۆر سپاس بۆ ئێوەش و بەخێر بێن، خوای پەروەردیگار پاداشتی هەموو لایەک بداتەوە ئینشاءالله. خوای گەورە مەفەقتکە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە لەگەڵ تاموین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ. خوای گەورە لە پیت و فەڕبەرەکەتی خۆی بێبەشمان نەکا، هیوا و ئومێدمان پێ بدا بۆی کە لە ژیانە ڕوو سوورانە دنیا بەجێ بێلین و سەربەرزانە بژین و هەروەها بە ڕەزامەندی خوددا بگەڕێنەوە قاپی میهرەبانی خوای گەورە. سپاس بۆ بینیریتان، تاکو دیدار، وەسەلام عەلەیکوم ورحمة الله وبركاته.